دەزانی چەند کەس عەڵقەی خۆی لەدەست کردیتەوە گوتیتی دەمەی ئەو عەڵقەیە گرنگترین شتە لەکنە من بابستە قیامەتێ بازنی خۆی فرۆشتیە. دەزانی چەند کەس زێری خۆی لەبەر کردیتەوە هینایەتی چەند مندارە فەقیر. وەڵڵاهی مامۆستای وا هەبوو پارێکی زۆر کەمی هەبوو هینایەتی گوتم بابە تۆ پارەی لۆ دەینی گوتی دەمەوێت نەمر بم. ئەو پارەیە هەبوو پشی بە قەرز کڕیە، یعنی ئەو خەستەخانەمان وا دروست کردیە. هی کەونە فەقیرەکانە ئەو خەستەخانەیە ئەوەی بزانن. هی ئەو دکتۆرانش کاتینە ئێرە ١٩٩ ئەو دکتۆرانش کەونە فەقیرن، چونکە ئەو دکتۆرانە ئەگەر کەونە فەقیر نەبن نایەنی ئێرکوانە. دکتۆر هەبووە نەخۆشێکی کۆرە چوو بۆکەنی کۆرە هەردوو چاوی نەبوو عملیاتەشی دەویست خێرێک چوتە بەر دەرکەی چوو بۆکەنی گوتوێت پارەتی هاتێکنە من ئەو کۆرەیە هاتەوەکنە من لە عیادەی. ئەمان لەسەر ڕەغبەتی خۆم حەزم لێیە ئەو ڕاگەیانە ڕابگەێنم لەبەرەوەی ئەم زۆر ئازارم هەبوو دەچوومە هەر دکتۆرەشی دیکە حەبەچیان دەدامێ و بڕیان دەکردم لەبەرەوەی فەقیر بووم پارەم نەبوو هاتمەکن جەنابی دکتۆر لێری ئەو ژان و ژووری لە یەقە کردمەوە زۆر مەمنونی بە هەتا دەمرم مەمنونیمە وەک برایەک ئەمنی ڕێزی لە من گرتیە زۆر احترامی منی گرتیە بەبێ هیچ مقابلەت. ئەمن هەتا دەمرم نوێژ عیبادەت دەکەم بەس دوعات بۆ دکتۆر لێری دەکەم چاکەشی زۆر چاش لێ کردمە هەتا دەمرم لە بیر ناکەم و لە خوارج دەپاڕێمەوە ئینشاءالله جێی جەنەت النەعیم بێ بەهەشتی بە قسمەت بێ. لەبەرەوەی ئەو نەوا دکتۆرانە زۆر لە پێشەم کردمە تقریبا 53 ساڵم هەتا ئێستا جۆرە بێت هەر دکتۆرەکەم کردی 2 جارم کردی هاتیتەوە ئەو ئازارم هەر هەبووە 2 ساڵم ئازار دەشێشم. خوای رب العالمین ئینشاءالله ئەجر و پاداشی داتەوە لە ڕۆژی قیامەتێ. و دووجار لە ئەسنای قسەکان کە قسەمە دەگوم پارەم هەیە دکتۆر چەندە دەوێتن وتم لۆ ئەوەندە باسی پارەم کردی گوتی ئەخر ئەو دکتۆر ئەوای پێگوتم وتم سبحان الله خێر هاتیتە بەر دەرکەی نازانی خێرێ بکاتن شەهادەکەم لۆ چی ئەگەرم دڵی ئەو کۆری خۆش نەکەم گوتم سەڵاواتی لێدا بە سەڵاواتی لۆ دەکەم واللهی سەردانی کردمە دەگوت تا دەمرم هەموو نوێژەکان دوعا لۆ دەکەم چونکە ئەو فتقەی زەعازی کردبوو ژانی لی تێکدا بوو. میهرەبانی دڵسۆزی و لێزانی